بەیانیەک هەواڵ وەک ئاگری ناوپوش بڵاو بۆ جارێکی تر جەرگی دایکی هەموو شەهیدانی سووتاندەوە. بەیانیەک شپرزەی شاری تەنی لە نێوان بەرگری و هەڵهاتندا کەس هەواڵێکی درۆستی پێ نەبوو. پێشمەرگە و خۆبەخشەکان ئامادەی جەنگ و خۆ بە قوربانی کردن بوون و سەرکردە سیاسیەکانیش سوور بوون لەسەر پاشەکشە و هەڵهاتن. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی سەپێنراو بەهۆی ڕێفراندۆمەوە. دوای ئەو بەرگری پێشمەرگە لە شەڕی دژ بە داعش لە کەرکووک کردی و نەیهێش بکەوێتە دەستی تیرۆرستان، سەرکردایەتی سیاسی کورد ڕای هەڕەشە و هۆشداری ناوخۆی و ئیقلیمی و نێودەوڵەتی ڕێفراندۆمیان ئەنجامدا. لە ئەوەش خراپتر ڕێفراندۆم ناوچەکێشە لە سەرەکانی گرتەوە و ئەوانیش بەشداریان پێکرا. ئەوەش بیانوێکی تەواوی دایە دەستی حکوومەتی عێراق و جوڵا بە هێزەکانی بکات بۆ داگیرکردنەوەی کەرکووک. لە دەستدانی لە سایە 50 خاکی کوردستان لە 16 ئۆکتۆبەری 2017دا تا ئێستاش جێگای مشتومڕە و یەکشتی و پارتی تۆمەتەکەی دەخەنە پاڵ یەکتری. پارتی وە خیانەتێکی باڵێکی ناوی شتی وێنای دەکات کە بە ئەنقەست بەبێ بەرگری شارەکەیان ڕادەست کرد و دەڵێت دەبوو بەرگری بکرای و قوربانی هەرچەندێک بواە کەرکووک بە کوردستانی بمایێت، چونکە هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی زیاتر لە نیوەی خاچی کوردستان بێ بەرگری ڕادەست بکرێت. لە کاتێکدا بێچکە لەو ژمارە زۆرەی پێشمەرگە هەزاران هاوڵاتیش خۆبەخشانە چەکیان هەڵگرت بوو بۆ بەرگری. لە بەرامبەردا یەشێتەکان دەڵێن دەرئەنجامی ڕێفراندۆم بوو کە هەموو گیان داوای دەکرێت نەکرێت، بەڵام سەرکردایەتی و سەرۆکی پارتی بەسەر حیزبە کوردستانەکانیدا سەپاند و دواتریش خۆیان لە دەرئەنجامەکەی بێبەری کرد و ئەڵبەڵێنەی پێشتر لە ئەگەریش کستی ڕێفراندۆمادایان لی پاشگەز بوونەوە. هاوکات باز لە ئەوە دەکەن ئەو هێزەی حکوومەتی عێراقی نابووی هێندە زۆر و پرچەک بوو، هەرچەندێک بەرگری بکرایە بێهودە دەبوو، چونکە دوجار لە ژێر زەبری ئەو ژمارە زۆرەی سەرباز و حەشدی شعبیدا کە پشتیوانی تۆپخانە و تانک و زرێپۆش و هێلیکۆپتەر و فڕۆکەی جەنگیان هەبوو، هەموو جۆرە بەرگریە تێک دەشکا و تەنها ژمارەی شەهیدەکان زیادی دەکات. تەنانەت دەپرسن کە بۆچی پارتی خۆی بەرگری نەکرد و ئەو ناوچانەی بەدەست ئەوە بوو ڕادەستی کردن و تەنها بەرگری لەو ناوچانە کرد کە بیرە نەوتەکانی تێدایە. ئەوەش بەڕێکەوتن و دەزوەردانی دەرەکی هێزەکانی عێراق لێکشانەوە، نەخۆ ڕاگری هێزەکانی پارتی. لە نێوان مشتومڕی ئەو دوو حیزبەدا ڕاستیەکان وە خۆیانمانەوە و ڕاستێکیش ئەوەیە کەرکووک و ناوچەکانی تر لەدەست دران و خوێنی هەزاران پێشمەرگە کە بە درێژایی خەباتی ڕزگاری خوازی کورد لەسەر ئەو ناوچانە شەهید بوون. بە فیڕۆدرا و جارێکی تر تعریبی خاک و وڵات دەستی پێکردەوە، کورد کرایەوە هاوڵاتێکی پلەسێ و هەموو مافەکانی پێشێل کرایەوە.